چەند هەنگاوێک دەکشێتەوە و تەماشای ئەو تابلۆ تەواو نەکراوەی دەکات کە بڕیارە لە مانگی هەشتی ئەم ساڵ لەگەڵ خۆیدا سەفەری شاری مارسیلیای فەڕەنسای پێ بکات و لەوێ لە تەنیشت چەندان تابلۆی جیهانی لە پێشانگایەکدا نمایش بکرێت. ئەمە هەمە هاشمە، پیاوێک 30 ساڵە لە ناو ڕەنگەکاندا دەژیم. لە سەرەتا کاری جددی خۆمدا بەڕاستی من کارەکانم دەکەمە چەند قۆناغێک و یەکێک لەو قۆناغانەی کە من زۆر پێی احتیزاز دەکەم ئەو قۆناغانە بوو کە ماسکم تێدا دروست کرد، زۆرێک بوو لە پەیکەر و بڵێن وەکوی کە پێڵمە 3D هەندێک دەموچاو بوون کە گزارش بوون لە ئەنفالەکانی گەرمیان و ئەو جۆرێک لەو قماشانەی کە ئەو ئەنفالانە کاتی خۆی بە شۆفەڵ زیندە بە چاڵ کرابوون و دواتر ئەو قماشانە لەسەر خاکەکەما بوونەوە جۆرێک لە دەموچاوی دروست کرده بوو. ئەوانە بۆ من بوون بەکاری هوەری و تێدا کارم کردوە کۆی کە دەموچاوەکان هاوار بکەن بۆ شتێک کە فریایان بکەوێت. بە باوەڕی ئەو هونەرمەند دەبێت خۆی لە لاساییکردنەوە بە دوور بگرێت و بەردەوام بە شوێن تازەگەری دابێت. بۆ کەسی هونەرمەند زۆر گرنگە کە لاسایی کەسی تر نکاتەوە و ئەو کەسانە کە پێیان دەگوترێ هونەرمەند بۆیە پێیان دەگوترێ هونەرمەند لەبەرەوەی کە شتێک دەکەن جیاوازە لە خەڵکی دیکە، شتێک دەکەن جیاواز لە هونەرمەندانی دیکە و ڕێبازێک یان ستایلێکی تازە دادەهێنن لە کارەکانی خۆیان. ڕاستە ڕەنگە هەندێک زۆربەی هونەرمەندان تەوزیع دەبن یان دەچنە سەر ڕێبازە جیاجیاکانی هونەر. گلەی هونەرمەندەکە لە کڕیارانی تابلۆیە کە تابلۆی هونەرمەندێکی بە ئەزمون و تابلۆیەکی بازرگانی لە یەکتری جیاناکەنەوە و ڕەخنە ژەدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دەگرێت کە تابلۆی هونەرمەندانی کورد لە ناوبیناکانی حکوومەتدا هەڵناواسن. زۆربەی جار دەبینی مەسەلەن بۆ نمونە خەڵکی دەوڵەمەند یان خەڵکی پارەدار و بزنسمان و ئەوەی کە پێ دەگوترێ بازرگان لە مەحفەلی گەورەی دنیا مەسەلەن تابلۆ دەبینن شت دەبین، بەڵام ئەقلیەتی ئەوان لەو ئاستەدا نییە کە درک بەوە بکەن کە هونەرمەند تابلۆکەی ئەو جیاوازە لە هونەرمەند لە تابلۆیەکی تیجاری یان بازرگانی کە لە ژوورەکەی هەڵی دەواسێ. لە زۆربەی مەحفەلەکانی سیاسە لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران لە زۆربەی ئەو شوێنانە نابینین ئێمە تابلۆ هونەرمەندەکانی خۆمان هەڵواسرا بێیان لیان بکردێتەوە. بەداخەوە کە من سەبەبی ڕئیسەکە دەگەڕێنمەوە بۆ نزمی ئاستی تێگەیشتنی خەڵک بە گشتی لە هونەری شێوەکاری. هونەر هەر لە سەرەتای سەرهەڵدانیەوە لە جێگەیەکدا ئەو قڕەی نەگرتووە و لەگەڵ گۆڕانکاریەکاندا ڕۆیشتووە. بۆ حەمە هاشمیش هونەر شتێکی ئاوایە، لەگەڵ کێشانی هەر تابلۆیەکی تازەدا بیر لەو گۆڕانە دەکاتەوە. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.